دوای کردنەوەی لایەنی گەشتیاری لە دەواازەی سنووری زێت لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا، بازرگانانیش بەو هیوایەن هەرچی زووە هاوشێوەی گەشتیاری لایەنی بازرگانیش بکرێتەوە و ئاڵوگۆڕی بازرگانی دەست پێ بکات. لازمه زمانێکی نزیک دا کارێکی باش و باش تێدا بێتە کردن، مثلا مجلس سەرناوی ئۆدا سازی تجارت و یعنی تجارت و داسیا گەوەری ئەم جی من نیەتە زمانێکی نزیک دا بینە کوردستانی دهوکی دەست پێ بکەن، حتا هەولێری سولەیمانی حەلەبچە، یعنی کارسازێت کوردستانی ئەم حەزکەن وەکی ئینفوەکی، یعنی ئەم بینێ تانەتم ئینفوەکی ئەم چێکەن ئەم بینە گەوەری جەوی گەوەری هەوای گەوەری فرسەت و دەرفەتی تجارەتی گەلک و گەلک فرسەتی مەزنی تجارەتی تای. سەرۆکی شارەوانی شەمزینان پێی وایە کردنەوەی ئەو دەواازە سنووریا هۆکارێک دەبێ بۆ بژانەوەی بواری ئابووری و کۆمەڵایەتی و جێڕانەوەی ئارامی بۆ ئەو ناوچە سنووریانە. اما وقتی که نزوک ده انشالله لهر دو لایانجی ریبریت هر دو لوانجی انشالله دسترده که بکن که بود تجاری جیوه بیتن. هم هیویداری کن تاریخ که نزوک ده بجیوه بیتن. دی اقتصادی جی، به اکونومی جی، تجاری جی منفعتی بو هر دو عالیه هیا. هم هیویدارین که اوه ببیت وسیله خیری و برکتی بو هر دو عالیان. هم دعاکارین بوانجی اوه که زحمت کشان او دروازه نبند هر دو ملتانه و بیتن. ام هیویدارین که بوده وسیله خیری و برکتی و مصلحتی و براتینی انشالله. حکوومەتی هەرێمیش بە دیزاینێکی ستاندارد و بە ڕێگایەکی بازرگانی سەردەمی بنیاتی ئەو دەواازە سنووریە دەکات. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو دەست بە قیرتاوکردنی ڕێگاکە بکرێت بە درێژایی 16 کیلۆمەتر. دەواازەکە دیزاینێکی سەردەمیانەمان بۆ دانایە، نەوەڕێیەکی ستاندارد دروست دەکرێتن. دوای تەواوبوونی ئەو دیزاینێکە پەسەند کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە، ڕێگاکەشکە قێرتاو کرا بە شێوەیەکی ستاندارد. ئەو دەواازە دەبێتە دەواازەیەکی نێودەوڵەتی بۆ بواری وازرگانیش بەکاردێت. دەست دەکەین بە قێرتاوکردنی ڕێگاکە، بەڵام ئەمە ڕێگای ستاندارد نییە، ئەمە تەنها بۆ ئەوەیە کە بواری گەشتیاری ئیسیفادەی لێ بکاتن، چونکە ڕێگاکە ئێستا دەبینن خۆڵە تێکە لە ڕێژ کراوە و ئەم کابینانەش تەنها بۆ ماوەی 2 مانگە هەندە قاعیتر دروست دەکرێت. دەواازەی سنووری زێت ڕۆژی دەی ئایار بە شێوەیەکی ڕسمی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا کرایەوە. ئێستا هاتوچۆی گەشتیاری دەستی پێکردووە و بەڵام تا ئێستا دەواازەکە بەهۆی خراپی ڕێگاکەی و نەبوونی کۆمەڵگایەکی گومرجی بۆ لایەنی بازرگانی لەبار نییە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، دەواازەی سنووری زێت لە سنووری قەزای مێرگە سۆر.